بازەوە دەکەین کە ١10مین ساڕۆژی دامەزراندنی یەکەمین قوتابخانەی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان تێدەپەڕێت و باس لە گرنگی ئەم یادکردنەوەی دەکەین و گرنگی ئەم قوتابخانەی لە کاتی خۆیدا بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و بکات بۆ کورد و کوردستان و لە پاڵ ئەودا باسی گرنگیدان بە مێژووی کورد و ناساندنی وەک نەتەوەیەکی بێدەوڵەت لە جیهاندا دەکەین. هەڵبەتە ڕۆڵی مێژوو نووسانیش لەو بارەدا مێرەبان لە ناساندنی شوناس و کولتوری کورد بە شێوەیەکی گشتی بە جیهانە ڕۆڵیان چی دەبێت؟ بەڵێ هەڵبەتە لەسەرم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان کە هەم ڕۆژنامە نووسە هەم نووسەرە و چەند کتێبێکی هەیە چەند کتێبێکی بڵاو کردوتەوە نێترین کتێبیشی کە باز لە سمکۆی شکاک دەکات لە مانگی سەداوە بڕیارە بڵاو بکرێتەوە ئەم بابەتانە بە کۆی گشتی گفتوگۆ دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاک شار وورەمار کە بەڕێزیان وەک ئاماژەم پێدا هەم نووسەر و هەم ڕۆژنامە نووسەر ستودی بەیانی کورسار نیوزمیانە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس لەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی گرنگی ئاماژەدان بەوەی کە 110 ساڵ تێپەر دەبێت بەسەر کردنەوەی یەکەمین قوتابخانەی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان. دید و خوێندنەوەی بەڕێستان بۆ کردنەوەی ئەم قوتابخانەیە بۆ باسکردنی چی دەبێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریتان لە شاری جوانی سلەیمانی بەرنامەی بەیانی بەرنمەیەکی خۆشە چونکە هەموو ڕۆژێ من جار و مارگوێ دەدەمێت چون کار دەکەین لە ئەوروپا بەڵام هەمیشە شتێکی نوێ هەیە بۆ گوتن ئەوە زۆر گرنگە و ئەم ڕۆژ 110 ساڵەی کردنەوەی یەکەمین خوێندنگای کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری خۆی باکوڕی ڕۆژهەڵاتی کوردستان لە 1913 لە سەردەمی حاکمیەت یا دەسەڵاتی سمکۆی شکاک پێم وایە شتێکی نوێیە بۆ خەڵکی سلێمانی چونکە دەزانین دوو ڕێبەری گەورەی کورد سمکۆی شکاک و شێخ مەحموودی بەرزەنجی لە 1923دا یەکتریان بینیوە لەم شارە گەورەیە و ئەو پێشوازەی کە ئەو دەمە لە سمکۆی شکاک کراوەکو ڕێبەری وڵاتێکی سەر بەخۆ حتا لە تاریخی سلەیمانیدا کەم بینراوە لەبەرەوەی زۆر مەمنونم کە 110 ساڵەی یا بڵێن 111 ساڵ ئەم ساڵی 2024 ئەم خوێندنگایە بەیاد دەکەنەوە. 1913 لە ئیراندا بە گشتی 5% خەڵک بە خوندەوار بوون لە کوردستان ئەو ڕێژەیە زۆر کەمتریش بوو 3% بوو. لەو دەمەیدا تێکەلاوی ڕێبەرانی کورد ڕەوشەنبیرانی کوردی وەکو عەبدوڕەزاق بەدرخان سەید تەها جەمالەدین الحەکاری وەکوتکە سەیف القوزات و ئەحمەد و محەممەد تورجانی زادە کە لە دەوری سمکۆی بوون دەسەڵاتی هەبوو لەگەڵ ڕەوشەنبیرانی ئاکادمیسیەنی رووسیا بوو بە سەبەب کە هەندێک پێنگاو هەڵگرن مەسەلەن کۆمەڵەیەکیاندانا بەناوی گیهاندانی واتە پێگەهاندن پەروەردەکاری لە ژێر کارگەری ئەم کۆمەلگایە خوێندنگایەکان دانا لە 22 ئۆکتۆبری 1913 لە شاری خۆی شارێکە کە دمبلی و شەدادیەکان دایان مەزراندووە ناوەکەشی خوێ لە خوێ دێتن چونکە نێزیکی بەحرە بەحری گۆڵی ورمێ ئجا هاتن لەو شارەی ئەو مەکتەبەیان دامەزراند لە جیگایەک بە ناوی سەرای خان ئیستاش ماوە و نایب کۆنسۆلیسی رووسیا ئەو دەمە ناوی چیرکۆڤ بووە زۆر دۆستی کورد بووە سەبەبشی ئەوە بووە کە لەسەر خەتی سنوور لە نێوانی ئیران و ڕووسەکان و تورکیادا پرۆبلەم هەبوو بەڵام لەوێ کوردەکان حاکم بوون بە تایبەت لە گەلی قوتور سمکۆی شکاک و هاتن بە هاوکاری سمکۆی شکاک ئەو خوێندنگایان کردەوە کە 29 خوێندکاری هەبوو کوڕ و کچ ئەلبەتە کچ کەم بوون زۆربەیان ئەو خوێندکارانە تەمەنیان لە نێوانی 6 تا 10 ساڵانە بوو و مدەتی ئەو خوێندنگایش کەم بوو 3 تا 4 ساڵ بوو تا 4 ساڵیش دەیانتوانی دەرس بخۆن قراریش درابوو پاشەوەی کە خوێندنی 4 ساڵیان تەواو کرد بەرەو تفلیس کوردستان رووسیا ئەرمەنستان ئەو خوێندکارانە بنێرن کە بتوانن خوێندنێکی بڵندتر لە ئاستێکی بڵندتر ئەو بکەن یعنی بەردەوام بکەن واتە کردنەوەی ئەو خوێندنگایە بە زمانی کوردی
خوێندنگای دیکەش هەبوو بە زمانی لە مەهابات لە سنە لە کرماشان لە ورمێ بەڵام ئەو خوێندگانە بە کوردی نەبوون باشە فقط چۆن باسی گرنگی کردنەوەی ئەم خوێندنگەیە دەکات بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر گرنگە چونکە قسەکە هەر دەبی مەسەلەکە یعنی ئەنجامەکە لە ئێرە داوەرگرین ئەو دەمە دەزانی هێژمۆنی دەوڵەتی قاجار و تورکە عوسمانیەکان کە ژۆن تورک پێیان دەگوت 1970 بوونە سەرکار و دەوڵەتی قاجاری کە تازە یاوەشەواش پەهلەویش داهاتە سەرکار لەسەر کوردەکان لەسەر دیارکردنی سنوور دابەشکردنی کوردستان کە کوردەکان ئەو دەمە شەڕیان دەکرد کە حکوومەتێک دەسەڵاتێک دروستکەن لە ئێرە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکوڕی کوردستان سەرهەڵدان ینی گەرم بوو لە ئێرە شێخ مححمود هەبوو لە ڕۆژهەڵات سمکۆشکاک هەبوو لە باشوور شێخ سعیدی پیران و پاشان ئاگری ئەوانە هەبوون ئێجا هەڵگرتنی ئەو پێنگاوانە ئەو پێنگاوە گرنگانە ئەو دەمە دەزانین گرنگی چەندە کاتی دەبینین هەڵوێست و ڕائاکسیۆنی ڕایەدارانی تاران و دەوڵەتی تورکیا لە بەرامبەری کردنەوەی ئەو مەدرسەکە تەنیا 29 خوێندکاری هەیە چییە؟ ئێستا ئەو راپۆرتانە نیشان دەدەن دەڵێن ڕۆژێک لە ڕۆژێک زووتر دقەیەک لە دقەیەک زووتر دەبێت ئەو خوێندنگایە ئەو قوتابخانەیە داخرێتن چونکە کوردەکان پێدەگەن مناڵەکانی گورگە وەحشیەکان لە شاخەوە هاتوونەتە ناو شار فێری ئەلم و سنعەت و تکنیک و تکنۆلۆژی نوێ دەبن ئەوە خەتەرە بۆ سربەخۆی وڵاتی ئێمە ئەوە لەلایەکی تکەش ئەو باڵگەیەکی ئیسپاتکرا و سەلمێنراوە کە ڕێبەران و ڕەوشەمبیرانی کورتپێکەوە چ پێنگاوەکی گەورەیان هەڵگرتووە ئێمە باسی 110 ساڵ پێشی ستا دەکەین 111 ساڵ پێشی ستا دەکەن کە دنیا لە ڕەوشێکی زۆر جوداتر بوو لە دنیای ئەمڕۆدا دنیای ئەمڕۆ زۆر پێشکەوتووە ئێستا فقط کورد 7 تەلەڤیزیۆنی ساتالایتی هەیە فقط ساتالایت ڕاگەیاندنی کوردی بۆ پاراستنی زمان و کللتوری کوردی زۆر پێنگاوی باشی هەڵگرتووە بەڵام ئەو پێنگاوە بۆ ئەو سەردەمە زۆر گرنگە حتا من وەکو ڕۆنسانسێک بەناو دەکەم چونکە پاش ئەوە کۆڤاری کوردستانیشیان بڵاو کردەوە ڕۆژنامەی کوردیان بەڵاو کردەوە لە ورمێ ساڵی 1922 و ئیتر ئامادەکاری دەکرا کە کابینەیەک ئامادە بکەن بۆ دامەزراندن و ڕاگەیاندنی حکوومەتێکی سەربەخۆ بەڵێ بەڕێز کاکشار بە درێژایی مێژوو کتێب زۆر لەسەر مێژووی کورد نووسراوە بە شێوەیەکی گشتی جیاوازی ئەم کتێبیتەوە لەسەر سمکۆشکا کە بڕیارە لە مانجی سیا بڵاو بێتەوە لەگەڵ کتێبی مێژوو نووسان چیە جیاوازەکە هەندێک باڵگەی نوێ تێدا هەیە کە ئێمە لە ئارشیوی ئینگلستان و ئالمانیا و هۆلاند و ئەوانە بڵاو کردەوە کە لەسەر دۆکۆمنتاری زیاتر لە خۆگرێت دۆکۆمنتەریە و باڵگەی کە بەرەواژی ئەو راپۆرتانەی کە دەوڵەتی ئیران و دەوڵەتی تورکیا لە دژی سمکۆ و کەسایەتی ئەو بیرۆ ڕامانەکان و وەک دەڵێن ئارمانجەکانیان داوە بەرەواژەکە یعنی عکسەکەی ئیسپات دەکات کە چەند ڕێبەرێکی مۆدرن بووە چەند کوردستانی فکری کردووە چەند لە فکری ئەوەدا بووە کە سربەخۆی کوردستانی گەورە لەگەڵ بەشەکانی دیکە ڕابگەینیت و حتا لە راپۆرتێکدا دەڵێن سمکۆ گوتیتی ئەگەر ئێمە نەبینە ساحب دەوڵات ئەوجا مردم بۆ ملەتێکی ئەوەندە گەورە باشترە لەوەی کە بژیتن لە ژێر چەپۆکی و دەسەڵاتی دەوڵەتانی دیکەدا باڵگە زۆرەی بەشێکیش ئەو گۆرانیانەیە کە لە لای دەنگبێژە کوردەکانەوە لەسەر سمکۆی گوتراون 13 گۆرانی بە هەر حەڵ دەزانن لە سەدەکانی دارباسبوویدا ڕاگەیاندنکارانی کورد دەنگبێژەکان بوون هەنەرمەندانی ئەو سەردەمە ویسا لە ڕووی گۆرانیەک مرۆڤ دەتوانیت ڕووپەلی چی دەڵێن ینی ڕووپەلی بۆیەرێک شتێک کە ڕووی داوە بڕۆتە ناویە و بە دوایدا بچیتن کە چی قەوماوە چی بووە چونکە باڵگە خۆمان مێژوو خۆمان نەمان نووسیوە دوژمن بۆ ئێمەی نووسیوە بەڵام لە ڕووی ئەو بەشەی هەنەریش کە باسی ڕێبەرانی کوردەکەت مەسە هەنەرمەندانی وەکو عەبداڵی زەینەکێ شاکر و کاویس ئاغا و زۆر کەسی دیکە ئێمە دەزانین کە مەسەلەن سمکۆ لەو سەردەمەیدا
بەڵێ جا باسی مێژوت کرد بەڕێز کاک شار تا چەند ئەتوانرێت لە ڕێی نووسینەوەی مێژوو هۆکارەکانی نەبوونی دەوڵەتی کوردی دەستنیشانکەین؟ بەڵێ ئەوەش هەم پەیامێکی گرنگە هەم پرسیارێکی زۆر گرنگە. ئیتر 100 ساڵی دەرباسبووی هەرچی سەرهەڵدان لە کوردستانی گەورە دروست بووە لە ئەفرینەوە بگرە هەتا ئیلام و کلۆرستان هەتا سلێمانی و هەولێر ئامەد دێرسم هەموو ڕێبەرانی کورد لە مانیفێستۆی خۆیاندا نووسیانە کە ئێمە دەبێت قەدەری خۆمان بەدەستی خۆمان دیار بکەین. ئیتر پێم وایە یەکێ لەو شارانەیە کە هەرە زێدە بۆ ئەم مەبەستە هەوڵی داوە سلێمانیە لە سەردەمی کۆنەوە هەرچەند تەمەنی سلێمانی 200 و چەند ساڵە بەڵام بە تایبەتی لە سەردەمی شێخ مەحموودی نەمردا و پاشان 1976 کە یەکتی نیشتمانی تەشکیل بوو لە بەرامبەری ئەو حژمۆنی دڕندانە و هۆوانەی بەعسیەکان کە دەیانەویست بە شێوەیەکی سیستەماتیک بە سیاسەتی تعریب و ئەنفال کورد بە یەکجاری لە بین ببن ئەوە هەموو ئیسپات دەکەن کە کورد ویستوتی هێلانەی خۆیابیت. ئەمەش حقەکی مەشروعە و ئەمڕۆ دەبینی لە 4 پارچەی کوردستان ئاڵا هەڵگری ئادابتەکردنی کللتوری دموکراسی چێ لە ڕۆژاوای کورسان چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات چ لە باکوڕی کورسان دیسا کوردەکانن. یعنی واتە دەتوانین ئەوەی بڵێن کاتی دەبینین ئاستی ڕەوشەنبیری سیاسی کوردەکان نسبەت بە ملەتانی جیران کەمەک بڵندترە ئەوە ئیسپات دەکات کە کورد لە مێژ ساڵە سەدان ساڵە داوای کردووە کە خۆی بە دەستی خۆی بە دەنگی خۆی بە قرارێکی زۆر مەشروع و دموکراتیک بڕیاری خۆی بدات بۆ دروستکردنی هێلانەیەکی سەربەخۆ دەوڵەتێکی سەربەخۆ بۆ ئەمەش زۆر بەدیلمانداوە ملیۆنها ئەنسان شەهید بوونە لە 4 پارچەی کوردستان تەفکوژی چۆن دەڵێن ینی ژێنۆساید. ئیتر پێم وایە ئێوە لەسەر ئەم مژارە زۆرتر لە من دەزانن چونکە ئەم بەشەی کە ئیستا تێداین و ئازادە شکر دەزانین کە لە بەرامبەری جنایەتای سەدام حوسێنی جنایەتکار کە بە ئەنفال هاتو ئەو هەموو کوردەی شەهید کردو کە هاتبوو دادگاش قورعانی خست بۆ بن چنگلی خۆی ئەوە هەموو باڵگەن کە ئێمە لە چ ڕەوشێکدا هەتا ئەمڕۆ هاتین و ئیستاش شکر باشە دوو بەشی کوردستان ستاتۆی سربەخۆمان هەیە. باشە بەڕێز کاکشار بابەتێکی دیکە هەیە پێشتر ئاماژت پێداکەڕەنگە هەندێک کاتێککە مێژوو نووسراوەتەوە یان با بڵێن وڵاتانی بێگانە بۆیان نووسی بێتی نەوانە لەو کتێبەی کە دەربارەی سمکۆیشکەکەەوە بڕیارەمانی سێدا بڵاوکەیتەوە تا چەندە بە جۆرێک لە جۆرەکان ئەو گێرانانەوە تێیدا بوونی هەیە کە تا ئێستا مێژوونووسانی کوردی خۆمان نیان گێڕاوەتەوە و بیان یەکان گێڕاویانەتەوە. ئەزانن ڕای گشتی کورد بە تایبەت لە 100 ساڵی دەرباسبوویدا زۆرتر لە ژێر تاسیری ئەو نووسین و ئەو کتابانە بوون کە داگیرکەرانی کوردستان بە پێی نرخی ڕۆژ پێنووسیان بەکارهێناوە. سمکۆ لە دیدی ئیرانیەکان مرۆڤێکی ڕێگرە مرۆڤەکە کە هەدەف و ئارمانجی نەبووە بەڵام ئەو بەڵگانەی کە لە کتابەکەی مندا هەن و ئیشەڵا ئێوە دەبینن ئەو ڕاستیە دەسەلمێنن کە دروست 180 دەرەجە بەرەواژی ئەمە بووە. کەسێک کە ڕێگر بیت نایەت قوتابخانە بکەتەوە کۆمەڵە بکەتەوە یان ڕۆژنامە بڵاوکەتەوە. ئێجا ئەگەر ڕۆژنامەی کورد کە سێ نوسخەی لەدەستی مندا هەیە ئەگەر تەنیا ئەو چەند ڕووپەلەکە هەن بخوینەوە مانیفێستۆی حرەکەتی سمکۆشکاک بە جوانی بۆمان سابت دەکات. واتە ئەو کەسایەتیە سیاسی ڕێبەرێکی لایەق صاحب خاوەن هەدەفی دوور درێژ لەژێر گەمار و تۆزی کە بەسەریادا نیشترا بوو دەرمان هیناوە بە باشتر بە تایبەتی بە ڕای گشتی کوردمان ناساندووە. ئەلبەتە پێشێش زۆر کەس لەسەر سمکۆشکاکان نووسیوە ئیتر ڕافیق حلمی محەممەد ئەمین زەکی مامۆستا دکتۆر کەمال مەزهەر ئیستاکە مامۆستا حەمە باقی لە ئاکادمیای کوردی لە هەولێر 17 کتابی ئامادە کردووە لەسەر ئەم مژارە درۆیەکان چۆ سابت کردەوە. وەکوت کەش
کاتی لە مزاکرەدا پێی دەڵێن وەرەوە تۆ ئازادی دەبی بە حاکمی بەشێکی کوردستان بەڵام لەسەر مێزی مزاکرە دەیکوژن ترۆری دەکەن ئەوە سابت دەکات کە سمکۆ ڕێبەرێک بووە کە هەدەفی هەبووە ئارمانجی هەبووە استراتێژی هەبووە مانیفێستۆیەکی کوردستانی هەبووە وەکوتکە ئەو نامەیە کە بۆ نەمر شێخ محمود بەرزەنجی نووسیوە کە لە بێتواتە بووە ئەو دەما لە 1923 تێیدا شاید یەک پاراگرافە بەڵام زۆر بە جوانی دەڵێت ئێمە دێین سەردان دەکەین کە پێکەوە قسە بکەین لەسەر قەدەر و پاشەڕۆژی ملەتی خۆمان لەگەڵ ئینگلیسەکان کە قەدەری دنیا ئێستا بەدەستیوانەوە هەرواش بوو ئەو پەیمانی ساکسپیک و سێڤێر لۆزان قەسری شرین مەگەر هەمووی لە دابەشکردنی کوردستاندا مەگەر ئینگلیسەکان دەستیان نەبوو چیان بەسەری شێخ محمودی بەرزەنجی هینا سلێمانیان بمباران نەکرد ئەوەیە لەبەرەوەی زۆر دووربینانە یعنی ڕێبەرێک بووە کە لە ئەو دەمەیدا زانیوتی چۆن کاری دیپلۆماسی بکەن لەگەڵ ڕووسەکان لەگەڵ تورکەکان لەگەڵ ئیرانیەکان لەگەڵ عێراقەکان لەگەڵ ئینگلیسەکان لەبەرەوەی هەندێک خاڵی تایبەتی هەن کە لە باری سیاسیدا ئاستی بڵندی سیاسی ڕەوشەنبیری سمکۆشکاک لە باری حتا ڕۆژنامەگەریشدا ئەو لە ڕێبەرانی تکەی کورد جودا دەکاتەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز کاکشار ئورەمار ڕۆژنامەنووس لە بەیانی کورسانی زۆر سپاس بن زۆر مەمنونم زۆر سپاس.